سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕانی هاوکارما تونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەردەبانی ئەمڕۆ دووشەممە 15 ڕێبەندانی 1403 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. چالاکی ژینگەی قوتابیانی کچ لە مەریوان، راپۆرتی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی کوردستان سەبارەت بە سزادانی معلمان، نامەی 400,000 چالاکی مەدەنی بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، مەترسی لە سێدارەدانی یوسف ئەحمەدی لەلایەن دەستگای قەزای ڕەژیم، پشتیوانی معلمانی شارە زوور لە مامۆستایانی مانگرتووی سلێمانی، بۆ پیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا و بەیانیەی سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا بۆ ئازادی سیسیل کۆهلێر و ژاک پاریس. چالاکی ژینگەی قوتابیانی کچ لە مەریوان. ڕۆژی یەکشەممە 14 ڕێبەندان کۆمەڵێک لە قوتابیانی کچ لە شاری مەریوان بە هاوکاری ئەنجومەنی سەوزی چیان نەمامیان لە یەکێک لە مەیدانەکانی ئەو شارە چاند. ئەو چالاکیە کە لەلایەن ئەنجومەنی سەوزی چیای مەریوانەوە ڕێکخرابوو لەلایەن قوتابیانی کچەوە پێشوازی لێکراو کچانی چاوگەشت بە دەستی خۆیان نەمامیان لە مەیدانی باوەڕەشی داشاندووە. قوتابیانی مەریوان داوایان لە خەڵکی کوردستان کرد لە ئاسپاراستنی ژینگەی کوردستان خۆیان بە بەرپرسیار بزانن و سروشتێکی پاک و خاوێن ڕادەستی نەوەکانی داهاتوو بکەن. راپۆرتی ئەنجومەنی سنفی فەرەنگیانی کوردستان سەبارەت بە سزادانی معلمان. ڕۆژی یەکشەممە 14 ڕێبەندان ئەنجومەنی سنفی فەرەنگیانی کوردستان لە راپۆرتێکدا ڕایگەیاند بە دوای شۆڕشی ژینە 47 معلم لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئیداریەکانی ئاموزش و پەروەرشدا سزادراون. بە پێی راپۆرتە بەشێک لە معلمیان لە شارەکانی سنە، سەقز، دێولان، سەوڵاوە، زێویە و مەریوان بە بیانووی جۆراوجۆر لە سەرکار دەرکراون. ژمارەیەکیان ناچار بە خانەنشینی زۆرم لێکراون وە کۆمەڵێک معلم لە گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بێبەش و چەند مامۆستای زەحمەتکێشیش زیندانی و پلان لە گەڵاڵەی ڕێزبەندیدا کەم کراوە. ئەنجومەنی سنفی فەرەنگیانی کوردستان پێڕای شەرمەزارکردنی هەڵسوکەوتی ڕژیم لەگەڵ مامۆستایانی زەحمەتکێش خوازیاری کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوتوو جێبەجێکردنی داخوازیە ڕەواکانیان بوو. نامەی 400,000 چالاکی مەدەنی بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی. زیاتر لە 400,000 چالاکی مەدەنی و سیاسی لە نامەیەکدا کە بۆ سەرۆکی دەستگای قەزاییان ناردووە خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و ئازادی ئەو چالاکە مەدەنیە بوون. بە پێی راپۆرتی کەمپینی ئازادی پەخشان عەزیزی تا ئێستا زیاتر لە 413,500 کەس بە واژۆکردنی نامەیەک جەختیان لەسەر ڕاگررتنی سزای نامرۆڤانەی ئیعدام کردووە. واژۆکارانی ئەو نامەیە وێڕای ئاماژە پێدان بە چالاکیە مەدەنیەکانی پەخشان عەزیزی، شێوەی دەست بەسەرکران و دادگاییکردنی نادادپەروەرانەی، خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی ئەو بەندکراوە، ڕاگررتنی سزای ئیعدام بەگشتی و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. مەترسی لە سێدارەدانی یوسف ئەحمەدی لەلایەن دەستگای قەزای ڕژیم. یوسف ئەحمەدی بەندکراوی سیاسی خەڵکی بانە کە مانگی خەرمانانی 1402 لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی سنەوە بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم و بەغی بە ئیعدام مەحکوم کراوە. مەترسی جێبەجێکردنی سزاکەی لە ئارادایە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، حکمی ئیعدامی یوسف ئەحمەدی لە لەقی 39 دیوانی باڵای وڵات بە سەرۆکایەتی قازی محەممەد سەعیدی پشتڕاست کراوەتەوە و ئەگەری هەیە لە داهاتوویەکی نزیکدا لە سێدارە بدرێت. جگەل لە یوسف ئەحمەدی 11 بەندکراوی دیکەی کورد بە ئیعدام مەحکوم کراون کە ناوەکانیان بریتیە لە حەمید حسەین نژاد حەیدەرانلو، حاتم ئۆزدەمیر، مهراب عەبدوڵڵازادە، سامان محەممەدی خەیارە، شاهین وەساف، ئیدریس ئاڵی، ئازاد شوجاعی، ڕەسوول ئەحمەد، محەممەد ناسر بەکرزادە، پەخشان عەزیزی و وریشە مورادی.
پشتیوانی معلمانی شارە زوور لە مامۆستایانی مانگرتووی سلێمانی لە ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان. ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان معلمانی ناوچەی شارە زوور لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا پشتیوانی خۆیان لە مامۆستایانی مانگرتووی سلێمانی دووپات کردەوە. معلمانی بەشدار لەو چالاکیە لە بەیاننامەیەکدا بێڕای ڕەخنەگرتن لە سیاسەتی ئابووری و شێوازی بەڕێوەبەرایەتی هەرێمی کوردستان لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە سەبارەت بە دواخستنی موچەی مامۆستایان و سازبوونی کێشەی مەعیشەتی بۆ خۆیان و بنەماڵەکانیان هۆشداریاندا. واژۆکارانی ئەو بەیاننامەیە بێڕای پاڵپشتی معلمانی مانگرت و خوازیاری پەرداختی هەقدەستە دواخراوەکان بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و زیادکردنی هەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسا بوو. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان هەزاران شارۆمەندی خەڵکی کانتۆنی فۆرات لە ڕۆژاوای کوردستان بۆ جارێکی دیکە دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بەو وڵاتە بۆ سەر کۆبانی و منبەج خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو وێنە و ڤیدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، هەزاران دانیشتووی کانتۆنی فۆرات لە شارۆچکەی سرین خۆپیشاندانیان کردووە و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە بۆ سەر شارەکانی ڕۆژاوای کوردستان و کۆتایی هێنان بە سیاسەتی قڕکردنی کوردان بوون. شایانی باسە کە بەشداربووان دروشمەکانی نابۆ هێرشەکانی تورکیا، بژی بەرخۆدان، نابۆ کۆمەڵکوژی منداڵان، بژی بەرخۆدانی قەسەدە و بەرخۆدان ژیانیان بەرز کردوێتەوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی فولات لە چەند شاری ئێران. خانەنشینکراوانی سەنعەتی فولات ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان لە شارەکانی ئیسفەهان، تاران، ئەهواز و دامغان ڕژانە سەرشەقام و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی سەنعەتی فولات بە وتنەوەی دروش خوازیاری پێدانی مەزایە بڕاوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسان سازی حەقدەست، گەڕانەوەی سربەخۆیی بۆ سندوقی خانەنشینی کرێکارانی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. هێرشی پۆلیس بۆ سەر کۆبوونەوەی خوێندکارانی کارناسی ئەرشەد و دۆکتۆرا لە تاران. ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر خوێندکارانی ناڕازی بواری کارناسی ئەرشەد و دۆکتۆرا و هەوڵی دەست بەسەرکردنی چەند کەسیاندا. بە پێی زانیاریەکان، کۆمەڵێک لە خوێندکارانی قۆناغی ئەزموونی کارناسی ئەرشەد و دۆکتۆرا لە بەردەم وەزارەتی زانیاری لە شاری تاران خۆپیشاندانیان کردووە و خوازیاری کۆتایی هێنان بە هەڵاواردن لە سیستمی پەروەردە و بایەخدان بە کێشە و گرفتی خوێندکاران بوون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر ناڕازیان و هەوڵی تێکدانی کۆبوونەوەکە و دەست بەسەرکردنی چەند کەسیانداوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە چەند شار. خانەنشینکراوانی تامینی اجتماعی ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان بۆ جارێکی دیکە لە بەردەم ئەو ڕێکخراوەیە لە شارەکانی ئەهواز، ڕاشت، شوش و تاران کۆبوونەوە. یەکشەممەی هەموو هەفتەیەک خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە بەردەم ئەو ڕێکخراوەیە ناڕەزایەتی دەردەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی هەقدەست، پێدانی مەزایای خانەنشینی، هاوسانسازی هەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوو. ناڕەزایەتی خانەنشینکراوانی مەعدەن لە کرمان. خانەنشینکراوانی سەنعەتی مەعدەن لە پارێزگای کرمان ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان لە بەردەم سندوقی خانەنشینیدا کۆبوونەوە. خانەنشینکراوانی ناڕازی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی درۆژ، خوازیاری پێدانی مەزایە بڕاوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی تەکمیلی بوون. پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی گۆمبەدی کاوز بە کارزاری نا بۆ ئێعدام.
ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە زیندانی گۆمبەدی کاوس لە بەیاننامەیەکدا وێڕای ئیدانەکردنی حکمی ئیعدام پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نا بۆ ئیعدام ڕاگەیاند. بە پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی زیندانی گۆمبەدی کاوس بە کارزاری سێشەمانەی نا بۆ سێدارە ڕێژەی ئەو زیندانیانەی پەیوەست بەو کارزارە بوون گەیشتۆتە 35 بەندیخانە و ڕۆژ لە دوای ڕۆژ پەرەدەستێنێت. بەندکراوانی زیندانی گۆمبەت لە بەیاننامەیەکدا وێڕای مەحکومکردنی حکمی ئیعدام خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و پەیوەستبوونی هەموو چالاکانی سیاسی و مەدەنی بەو کەمپەینە بوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی ئاڵمان لە دوو کۆبوونەوەی جیاجیادا پشتیوانی خۆیان لە بەندکراوانی سیاسی ڕاگەیاند. بەشداربووانی ئەو دوو چالاکیە لە شارەکانی فرانکفۆرت و دێرستێن بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران داوایان لە کۆمەلگای جیهانی کرد بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی سزا بدەن و گیانی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە مردن ڕزگار بکەن. دو هەواڵمان سەبارەتە بە بەیانیەی سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا بۆ ئازادی سیسیل کۆهلێر و ژاک پاریس. 5 سەندیکای کرێکاری فەڕەنسا ڕۆژی یەکشەممە چواردەی ڕێبەندان لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی سیسیل کۆهلێر، ژاک پاریس و ئۆلیڤیا گڕۆندە لە زیندانی کۆماری ئیسلامی بوون. کۆنفدراسیۆنی دموکراتیکی کاری فەڕەنسا، کۆنفدراسیۆنی گشتی کار، کۆنفدراسیۆنی یەکگرتووی سەندیکای کرێکاری فەڕەنسا، هاوپەیمانی سەندیکای یەکگرتووەکان و یەکریزی ملی سەندیکا سربەخۆکانی فەڕەنسا لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بە 1000 ڕۆژ بەندکرانی سیسیل کۆهلێر و ژاک پاریس، هەروەها 843 ڕۆژ بەندکرانی ئۆلیڤیا گڕۆندە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا و ڕایانگەاند بە دیلگیراوان بە ئارامی و لە بێدەنگیدا لە زیندانەکانی کۆماری ئیسلامی دەمرن و تروسکەیەک لە کۆتایی ئەو ڕێگایان نابیندرێت ژیانیان لە مەترسیدایە و ئەبێ یارمەتیان بدەین. سەندیکا کرێکاریەکانی فەڕەنسا وێڕای ڕەخنەی تند لە دەوڵەتی فەڕەنسا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئەو سێ شارۆمەند. بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاڵەکانی سەلەبانیتان پێشکەش بەرمون بۆ بینی پێشەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی.